پلان و استراتیژی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان درێژخایەنن و دووربینن یاخود بڵین لە داهاتووشدا کارەکان بۆی کە ئەوەندە دووربینی کراوە کە بتوانرێ داهاتوویەکی باش بۆ هەرێمی کوردستان بنیاد بنرێ لە ئێستاوە کار لە چەندین بەندا و پۆندا ئەکرێت بۆی کە ئەو کێشە و گرفتەی لە جیهاندا دەگوزارێت کوردستان خۆی لێ بپارێزێت لە وشکە ساڵیە و لە کەمی ئاوە بە تایبەت ئاوی خاوێن کە ئێستا بۆتە کێشە و گرفتێکی گەورە لە سەرانسەری جیهانە بەڵام ئێستا کابینەی نوێم هەوڵەکانی زۆر چڕ کردوتەوە بۆ زوو تەواوکردنی بەنداوەکان ئەو پۆندانەی کە دروست کراوە بە تایبەت کە ئێستا لەم ساتۆختی کە من قسەتان بۆکەم خوڕە و دەنگی بارانێکی باش ئەبارێت دەنگیەت ئەوەندە بارانەکە بە لێزمە ئەبارێت ئەمە جی خۆشحاڵیە سوپاسگوزاریەوێت کە بتوانرێت سوود لەم بارانە ببینرێت هەر بۆیە باسیۆشم کرد کە لە ڕابردووە کابینەی نوێم کاری بۆ کردبوو لە کاتێکی لەم شێوەیەدا سوود لەو بارانە ببینرێت جا بۆی کە بزانین گرنگیە و بەنداوانە و پۆندانە چییە من قسەی زیاتر لەگەڵ کەسانی شارەزا کە مێژ بەڕێز ڕەحمەنخانیە کە بەڕێوەبەری گشتی بەنداوەکانە لە هەولێرەوە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمە بێ بەڕێز ڕەحمانم کاتت باش سڵاو لێبێت بەڕێز ڕەحمان ئەم کاتی من و تۆ قسەی تیاکەین بارانێکی بەلێزمە و خوڕ دەبارێت کە ئەمە کاریگەریە بێت بۆ داهاتوو لە کەمکردنەوەی مەترسیەکان لەسەر وشکە ساڵی بۆیە تۆ پێمان بڵێ گرنگی بەنداوەکان بۆ دابینکردنی ئاو و پاراستنی هەرێمی کوردستانیش بەگشتی لە مەترسیەکانی وشکە ساڵی لە چیدایە؟ ئەو کاتتان باش پیرۆزبایی لە جوتیارانی خۆشەویست و خەڵکی کوردستانەکەم کە شەپۆلێکی باشی بارانبارین وەکو باستان کرد لە ڕۆژانی ڕابردووە هەرێمی کوردستانی بە تەواوی گرتووەتەوە و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان باران تەجاوزی ساڵانی ڕابردووی کردووە بارانێکی باش باریوە هەندێک ناوچەی کەم نەبێ کە لە سنووری گەرمیان و هەندێک شوێنی تر کە باران هێشتا ماوە کە ئەو بۆشایانە پڕکاتەوە کە لە ساڵانی ڕابردوو وشکە ساڵی بووە و پێویستیان بە بارانی زۆر بوو هێشتا نەگەیشتۆتەوە ئاستانە هیوادارین لە ڕۆژانی ئایندەیە ئەو ناوچانەش بەشی خۆی بارانی لێ ببارێ و هیوادارین ئەو شەپۆلە بەبێ زیان لە هەرێمی کوردستان تێپەڕێ و بتوانێ بوژانەوە بێ بۆ سەرچاوەکانی ئاوی ئەمە کانیاوەکان بیرەکان هەموو شوێنانەی کە پێویستیان بە ئاوە و چەند ساڵێکی وشکە ساڵیان بەڕێ کردووە و ئێمە لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەپێی ئەو پلانەی کە هەیە بەردەوامین لە دروست تەواوکردنی بەنداوەکان و دەستپێکردنەوەی ئەوانەی کە لە ژێر جێبەجێکردنا بوون و کاتی خۆی بەهۆی گرفتی دارایی کارەکانیان وەستێنراوە بودجیان بۆ تەخسیسەکرێ و هەوڵیش ئەدرێ لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوەی داراییان بۆ دابین بکرێت لەلایەن بۆ نمونەوە بەرهێنەران بێ یا هەوڵێکی زۆر بدرێت لەلایەن بەغاوە بودجەی پێویست بۆ بەنداوەکان دابین بکرێت چونکە بەڕاستی بەنداوەکان هەم بۆ هەرێمی کوردستان گرنگن و هەروەها بۆ خەڵکی عێراقیش گرنگن بۆیە لە هەموو لایەکەوە هەوڵی ئەوە درێ کە زۆرترین سوود لە کۆکردنەوەی بارانە و ئاو وەربگیرێ بۆ ئێمە وەرزە وشکەکان تێپەڕێنین و بتوانین پێویستیەکانی خۆمان و تەواوی ناوچەکە لە ئاو دابین بکەین. باشە بەڕێز ڕەحمان ئێستا چەند بەنداوی تەواوکراومان هەیە و چەند بەنداویش هەیە کە لە قۆناغی دروستکردندان؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە تەواوی ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستان ئێستا ئاو کۆکەنەوە بەنداوە بچووکەکان بە تایبەتی 20 بەنداون و هەرسێ بەنداوە گەورەکەش دوکان و دەربەنی خان و دهۆکیش ئەوانش ئەو بەنداوانن کە گرنگی زۆریان هەیە و تەواوی ناوچەکانی عێراق پشتیان بەو بەنداوانە بەستووە و 30% خەزی استراتیژی عێراق پێکێنن و هەرێمی کوردستانیش وەکو خەزینێکی گرنگ مامەڵەیان لەگەڵاکە ئەو بەنداوانەی کە لە 2 ساڵی ڕابردوو لەم کابینەیە تەواو کراون 6 بەنداون و هەر شەشیان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئاویان کۆ کردوێتەوە 2 بەنداویان ئەم ساڵ و ئاویان کۆ کردوێتەوە و سەرڕێژیش بوون یعنی سەرڕێژیان کردووە و بە تەواوی پڕبوون و ئێمە ئەو بەنداوانشی کە لە ژێر جێبەجێکردنان بۆ نمونە بەنداوی گۆمەسپانە کە پلانمان هەیە ئەم ساڵ ئەگەر هیچ گرفتێکی دارایی نەبێ بتوانین تەواویان کەین و هەروەها
بەنداوی بەستۆرەیە دیسان ئەویش لەو بەنداوانەیە کە بە خێراییەکی باش کاری تیاکرێ و دوو بەنداومان لە دهۆکەن لە ژێر جێبەجێکردنان و ئێمە ئەگەر گرفتی داراییمان بۆ دروست نەبێ هەردوو بەنداوی خۆرنەوەزان لە گەرمیان و هەروەها بەنداوی بانووی تاڵەبان لە هەولێر ئەمساڵ تەواو ئەکرێن کە ئەوانش دوو بەنداوی گرنگن وا چەند بەنداوێکی تر هەن لە سلێمانی بەنداوی چەقچەق و هەروەها بەنداوی زەلان و تەنانەت ئێمە کارمان بۆەوەش کردووە کە بەنداوی باوەنور و بەنداوی باسەڕەکە دوو بەنداوی گرنگن ئەوانەش دەست پێ بکەینەوە و بەنداوی سوورقاوشانمانەیە دیسان ئەوش لە پلانایە دەستیان پێ بکەین بەنداوی نازەنینن هەموو ئەو بەنداوانن کە بەشێکیان لێ جێبەجێ کراوە و ئەوەشی کە ماوەتەوە ئێمە هەوڵە دەین کە بودجێی پێویستیان بۆ دابین بکەین بۆی دەست بە جێبەجێکردنیان بکەینەوە و هەوڵ بین ئەو شوێنە گرنگانەی کە ئەو بەنداوانەی لێ دروست کراوە بتوانن ببوژێننەوە. باشە بەڕێز ڕەحمان هەموو ئەم بەنداوانەی کە باست کرد بە کۆی گشتی لە هەرێمی کوردستانە بە هەموو ئەو بەنداوانەوە توانای چەندێک گلدانەوەی ئاویان هەیە واتە ئێستا هەرێمی کوردستان چەندێک ئاوی گلداوەتەوە و کۆگای کردووە. بەڵێ لە ڕاستیە ئێمە بەنداوە گەورەکانی ئێمە دوکان و دەربەنی خان و دوهۆک نزیکەی 10 ملیار مەتر سێجا توانای خەزمکردنی ئاویان هەیە ئێستا تەنها 3.8 ملیار مەتر مکعب ئاویان تایە و بەنداوە بچووکەکانیش ئەو بەنداوانەی کە ئێستا دروست کراون نزیکەی 85 ملیۆن مەتر سێجا توانای کۆکردنەوەی ئاویان هەیە ئێستا حاڵی حاضر 75 ملیۆن مەتر سێجا ئاویان تایە و بەنداوانەی ئێمە و ئەو بەنداوانش کە لە ژێر جێبەجێکردنان لە کاتی تەواوکردنیانە بە دڵنیاییەوە نزیکەی 300 ملیۆن مەتر سێجا توانای کۆکردنەوەی ئاویان هەیە ئەوانە وەکو ئەو بەنداوانەی کە ناوم بردن بەشێکیان لێ جێبەجێ کراوە بەشێکیان ماون ئەوانش بەڕاستی لەوەین کە دەست بە بنیادنانیان بکەینەوە دەست پێ بکەینەوە بە دروستکردنەوەیان کە توانای 300 ملیۆن مەتر سێجا ئاویان دەبێت. باشە بەڕێز ڕەحمان ئەمەوێ لە دوا پرسیار ئەومان پێ بڵێ کە ئایا ئەتوانین بڵین هەرێمی کوردستان مەترسی وشکە ساڵی لەسەر نەماوە؟ لە ڕاستیە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە 34 ساڵی ڕابردووە ئەو وشکە ساڵی یەک لە دوایەکانەی کە لە هەرێمی کوردستان بوون کاریگەریەکی زۆریان هەبووە بۆ وشکبوونی بەشێک لە بیرەکان دابەزینی ئاوی ژێرزەوی وشکبوونی کاریاوەکان بەڵام ئەم بارانەی ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە کە سەرچاوەکانی تا ڕادەیەک بژانوێتەوە بەڵام نابێ 100% بڵێن کە هەموو پێویستەکانی ئاوی هەرێمی کوردستان دابی نەکرێ بەڵام ئێمە لە هەوڵین لە ئایندەیە ئەو پێویستیانە پڕکەینەوە وەلو پڕکردنەوەی ئاوی ژێرزەوی کارێکی ئاسان نییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵایە بۆی ئەو کارانە بکە ئەمەوێ ئەوەش تاکید کەمەوە کە لەسەر زێی گەورە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ فەرەنسیەکان خەریکی دیزاینکردنەوەی بەنداوی منداوەیە کە بەنداوێکی زۆر گرنگە و گرنگی بۆ عێراقیش هەیە و ئێمە لەسەر خەتین لەگەڵ لایەنی عێراقیش بۆی 4 بەنداوی گەورەی استراتیژی لە هەرێمی کوردستان دەست بە بنیادنانیان بکرێتەوە کە بەنداوی باکرمان و بەنداوی منداوە و بەنداوی تەقتەق و بەنداوی دڵگەیە. بەڵێ بەڕێز ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لەگەڵ مابووی لە هەولێرەوە سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ زانیاریانەی بەخشیتان.